لەلایەن ڕێکخراوی جیهانی کوردەوە هەروەها ئاکادمی پێکەوەژیانی کولتورەکان هەموو لایەکی بەخێراتن دەکەین. ڕێکخراوی جیهانی کورد لە 4 ساڵەوە پێشەوە دامەزراوەیەکی مەدەنیە و بە فەرمی لە ئەڵمان کاری خۆی دەست پێ کردووە. مەسەلەی دیاسپۆرا مەسەلەیەکی یەکجار زۆر گرینگە، مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام بەداخەوە تا ئێستاش ئەم جۆرەی کە دەبێت دیاسپۆرا نەیتوانیوە بە شێوەیەکی ینی جوڵانەوەیەکی بەرین، ینی لە جوڵەی جیاجیا بێتە دەریەوە جوڵانەوەیەکی بەرین کاری خۆی لە ئەوروپا دەست پێ بکات. ئێمە لەو بارەیەوە بەڕاستی کارنامەیەکی زۆر گەشمان نییە. ئێمە کە دەڵێن مەبەستم دیاسپۆرای کوردە یا مێژووی خۆیان نەیتوانیوە ئەو جۆری کە دەبێت سرنجی کۆڕ و کۆمەڵانی دەرەوە بۆ لای خۆی ڕابچێشێ، نەیتوانیوە دوور بکات، نەیتوانیوە بە هەرحاڵ وەکو میلەتانی دیکە لە دیاسپۆرا دەنجی نەتەوەی خۆی بە دنیا ڕابگەێنێ. بۆیە ئەمە پێمان وایە ئەمڕۆکە ئەگەر بکرێت تا ڕادێک لەسەر ڕێکارەکانی چوونێتی بەرەو پێشبردننی ئەم حرەکەتە بەرەو جوڵانەوەیەکی بەرین، جوڵانەوەیەکی کە هەدەفمەند بێت، جوڵانەوەیە کە بە پێی پلان و بەرنامە بچێتە پێشێ و دیارە ئەوەش بەبێ هاوکاری حزب و ڕێکخراوەکانی سەرجەم کوردستان ناچێتە پێشێ. بۆیە ئێمە پێمان وایە ئەمڕۆکە لەسەر میکانیزمەکانی چۆنیەتی یا ڕێکارەکانی بەرەو پێشبردننی ئەرک و ئەو باگرانایە کە دەکەوێتە سەرشانی تاچی کورد دەرەوە لەسەر ئەو جارانە بەحس و گفتوگۆ دەکەین. بە کوردی دەژیم، بە کوردی دەمرم، بە کوردی دەدەم ورامی خەبرم، بە کوردی دیشان زیندوو دەبمەوە، لەو دنیاش بۆ کورد چێ هەڵدەشمەوە. بە خێراتن هەموو لایەکانەکەم، چه کەسکەرێک لە ڕێگەی دوورۆ هاتکەن، چه کەسکەرێک وا لە ڕێگەی نزیکەوە هاتکەن. گرینگەوەش ئەم ڕۆژە بۆتان گرینگ بووگە و کاتان بۆ دانیاگە و تەشریفتان هاوردە. کاتێک کە دێین باس لە بیرکردنەوە دەکەین پێویستمان بەوەیە لەگەڵ باسکردنی بیرکردنەوە بیر بکەین، ینی نەکات تەنها وەرگین. کە لە وەرگرتنی زانیاریە ئێمە تەنها دەتوانین زانیاریەکان وەرگرینەوە. ئێنجا باس لە بیرکردنەوەی کێش دەکەین، بیرکردنەوەی کوردی. بیرکردنەوەی کوردی کە بابەتێکە من هەست دەکەم ئێمە زۆر کەم ئەم پرسیارەمان کردووە کورد لە ناو مێژووە چۆن بیری کردووە. بیرکردنەوە لە هێزری کوردی، کورد چۆن لە ناو مێژووە بیری کردوێتەوە. ئەمە هەست دەکەم پرسیارێکە تازە، ینی دەست بەوە دەکا کە بکرێتە پرسیار. و هەست دەکەم مشکیلەی کورد لە ئەساسەوە، ینی هەتا نەگاتە ئەو شوێنە کە ئێمە بیرکەینەوە کورد چۆن بیر دەکاتەوە، ئێمە ناتوانینەوە دیاریکەین کە کێشە سیاسی کەشمان چۆنە. ئەساسەن هەزری کوردی چییە؟ مەبەست چییە کاتی ئێمە دەڵێن هەزری کوردی؟ ئەگەر ئێمە بمان هەم پۆلێن بکەین و بڵێن بە خەڵکی نەتەوەیەکی دیکە گەرەکمانە باسی چ مەبحەسێ بکەین ئەساسن. کاتێ بگەڕێن بۆ مۆزوعی هاوشێوەی ئەمە لە شوێنەکانی دیکە لەبارەی نەتەوەکانی دیکەوە دەگەین بەوەی بۆ نمونە the Kurdish way of thinking, the Kurdish way of living، یعنی شێوازی بیرکردنەوەی کوردی یان شێوازی ژیانی کوردی. ئەم دوودانە پێکۆ پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە. بۆ نەتەوەکانی دیکەش هەروایە، یعنی شێوازهایەک وجودی هەیە لە شێوەی گشتیکە هەر نەتەوەیەک وەکو دکتۆرەکانیش باسییان کرد مۆرکی خۆی دەدات لە بیرکردنەوە لە بایەخەکان، لە ئەو شتانی کە وەری دەکرێت. کولتور بۆ خۆی شتێکی سەیار لە بێت و دەڕوات لە ناونەتەوەکانە، بەڵام هەر نەتەوەیەک مۆرکی خۆی لە شت تایبەتەکان دەدات. بۆ نمونە دەڵێن کاتێ دەڵێن بایەخەکان مەبەست چییە؟ بۆ نمونە سیستەمی یەکسانی خوازی لە هەموو دنیادا، دنیا غەربدا لانیکەم بایەخە، بەڵام لە سیستەمی فکری هەندیە سیستەمی کاستی بایەخ همچنە، یعنی نەوەی کە هەموو کۆمەڵگاکە، بەڵام لە بەکگراوندی ذهنی ئەوانەدا هەندیەکاندا سیستەمی کاستی وجودی هەیە و بایەخە. بۆ نمونە یعنی سیستەمی سیاسی سنترال بۆ ئێرانیەکان و فارسەکان بایەخێکی سیاسی ذهنیە، یعنی ئەمانە ڕەنگ دەداتەوە لە ناو ڕەفتاری سیاسی یان کۆمەڵایەتیە کولتوری و خەڵکەدا. کاتێکە دەڵێن هەزری کوردی چییە؟ یعنی ئەو شێوازگەلەی کە کورد تایبەت دەکاتەوە، جیا دەکاتەوە لە نەتەوەکانی دیکە،
و بە تەبیعەتەن لە دوای ئەوەش ڕەفتارەکانی کوردیش جیا دەکات. حزبی سیاسی چاوەگی تێگەیشتنی سیاسیە، چاوەگی دامەزراندنی هەموو دامەزراوەکانی سیاسەتە لە جیهاندا. هەر حزرێک جۆرێک دامەزراوە دروست دەکات، چاوەگی بڕیاری سیاسیە بە هەموو شێوازەکان لە هەموو ئاستەکان. بۆیە ئەگەر ئەوەی ئێستا ئێمە لە بواری ئەکادمیە تا تێ بگەین لە بڕیاری سیاسی هەر وڵاتێکی یەکەم شت دەڕۆی حزبی سیاسی، ئەو وڵاتە دەزانین بۆیە لی تێدەگەین، دەزانین چی دەکەن، داهاتووشیان پێ دەگەن. ئێمە شتێک هەیە پێی دەڵێن سیاست طبعاً پێناسەکانی جۆرا و جۆرن لە بواری عامدا، بەڵام لە بواری ئەکادمیدا یەک پێناسە هەیە، ئەویش پێناسەیە کە پێی دەڵێن زانستی داڕشتنی داهاتووی ملتەتان. بۆیە سیاست زانستێکی گرنگە و زۆریش هەستیارە. حزبی سیاسی شواتە ئەو حزبەیە کە تۆ بەرهەمی دەهێنی، مرۆڤەکان بەرهەمی دەهێنن، بیدیارەکان بەرهەمی دەهێنن بۆ ئەوی بتوانن سیاست بکەن تاکو ملتەکانی خۆیان بەرەو داهاتوویەک ئەو داهاتوێ بیبن کە دەیان. حزبی سیاسیش لە ڕاستیدا چوارچێوەیەکە بۆ تیۆری سیاسی، بۆ مەزهەبی سیاسی، بۆ ئایدۆلۆژیای سیاسی، بۆ فەلسەفەی سیاسی. کات بوار نەدا بە یەک ڕۆژ ئێمە و هەموو باسە قوڵوردە بکەین و بە حضور و ئامادەی مامۆستا و دکتۆرانی ئازیز کە لێرە پسپۆڕیان هەیە لە باسەکەیە. بۆیە ئەمە تەنها وەکو دەرگاکردنەوەیەک وەکو پێزانین بۆ ئەوەی کە چۆن دەست پێ بکەین وەری بگرن. بۆ نمونە لە باکوور کوردی قسەکردن تەنانەت لەسەر جادە قەدەغە بووە، بەڵام کورد لە ناو ماڵی خۆیدا ئەگەر بۆشی کرابێ زۆر یەک لە بنەماڵەکان بە نیوەشۆدا نیشتون پێکەوە کوردی قسەیان کردووە. ئەمە نیشانەدا کە ئەم هزرە کوردیە لە ناوتاکی کووردا هەر هەیە و داگیر ناکرێت بەم شێوەیە کە داگیرکردنی هاتەوە. بۆیە دێمەوە سەر ئەم بابەتەی کە ئەی چ لە بواری دەروونناسی و پسیشۆلۆژیەوە چی بۆتە هۆی ئەوەی کە ئەم هزرە کوردیە کەم ڕەنگ بێتەوە و داگیرکرد چۆن توانێتی تاکی کورد مانیپولی بکە کە لەم شتە دوور بکەوێتەوە، لەم هزرە کوردیە دوور بکەێتەوە. یعنی مەسەلە نە فقط ئاخەفتنە کوردی و ناخەفتنە کوردیە. سیستەمە تورکیە دیناسنامەیەدا شتێکی هێرارشیک دروستکردیە سیستەمەکە. ئەوە دوو ئۆپۆزیسیۆنین زت دووالیزم دووردا تورکبوون ترکایەتی تشتێکی بەرزە، تشتێکی مۆدەرنە، تشتێکی کو تەمسیلی دنیاە یونیڤەرساڵ دکە. تورک دەبێ ئەو گوتن نە تورکی تەنێ ئێوە ئێمە ئەتنیکیە، ئەوە ئەم تەمسیلی مەدەنیەتە معاصر دکەین. وەرە پەروەردەیە هەوڵ دەدات لە بواری ئەوەی کە پێی دەگوترێت تیچین لێرنینگ، فێرکردن و فێربوون، تەرکیزی قوڵ خاتە سەر ناوچەی فێرکردن و فێربوون تا ئاستێکی زۆر دوور بخاتەوە. کاڵێن فێرکردن بەم شکڵە مامەڵی لەگەڵ دەکەم. فێرکردن ئەوانەی کە بە باشیاگان لە زمانی کوردیە چاویجێکی تێپەڕە، پێویستی بە کەسێکەیە فێر بکرێت لەلایەن کەسێکی دیکەوە. بۆیە پێویستی بەوەیە زانیاریەک لە دەرەوە بگوێزرێتەوە بۆ ناو هزری کەسێکی دیکە بۆی ئەم جۆرە لە مۆدێل لە زانیاری لەناو ئەم هزرا بچێنرێت تاکو چ جۆرێک لە مرۆڤی گوێ لە وڵاتەدا دروستی بکات. کوردایەتی بەشێکی گرنگی ئەنجامی کاری دیاسپۆرا بووە. یعنی کە تۆ سەیری ڕابەرانی کوردایەتی دەکەی لە ساڵی 1970ەوە دەبینی هەمویان لە ئەستەمبوڵ کۆبوونەتەوە. ئەستەمبوڵ ئەو کاتە 1% ئەمڕۆ کوردی لێنەتەوە. کێشە و پرس و دۆزی کورد بە فۆرمولاسیۆنی کلاسیک چارەسەر ناکرێت. هەر لە دنیای ئەمڕۆیشا لە لێهاتووی باڵا بە تۆ بە فۆرمولاسیۆنی کلاسیک ناتوانێت چارەسەری. کورد وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت وەکو ویلیامز ئێژەی جیهانی ئەمڕۆ بۆ نەتەوە بێدەوڵەتەکان جیهانێکی یەکجار مەترسیدارە. کە من وەکو خۆم قبوڵە.
باسی نەتەوەی کوردی شەکاری و بۆ چارەسەرکردنی کێشە ئاڵۆزەکان پرسە ئاڵۆزەکان دۆزە ئاڵۆزەکان پێویستە سیستەم دروست بکەین و ئەو سیستمیشە ئەبێ سیستمێکی دینامیک بێت تۆ ئەگەر ئامانجەکە دەوڵەتە قسە لە لانگ دیستانس ناسیۆنالیزم بکەین ئەگەر ئامانجەکە دروستکردنی دەوڵەتە دەوڵەت ئاڵۆزترین و پیچیدەترین سیستمی کۆمەڵایەتی ئینسانیە بە هەزاران پارامترۆ ئایا مێشکی کورد ئامادەگی هەڵگرتنی ئەم هەموو پارامترەی هەیە یان نا؟ مەسیرکەین فەلسەفەی یۆنانی بناغی خۆی لەسەر ئەو بیرە ئاینی کورد بەدەستهێناوە و زۆرینەی فەیلسوفەکانی یۆنان کاریان لەسەر و ئەو دۆزانەی کە هەیەە بۆ نمونە ئەگەر ئێمە لە وشەی پرۆفیسۆرەوە سێرکەین تۆگەی لێرە ئەوروپیەک پرۆفیسۆر بەکارهێنێ بەڵام لە کاتێکامە لە باوەڕی ئەزدایەتیە کە ئێستا بە یێزیدی و ئێزدی ناو ئەبرێ کە لە ڕاستیدا ناوەکە ناوێکی کۆکە ئەزدایی ئەو کەسەی کە منی هێناوەکە بوو ناوەکە لەوێەوە سەر هەڵەیە کە مرۆڤی ئەزدایی بۆ خۆی بە دوای بوونی خۆیان گەڕاوە وە دوجار بە دوای سروشتا گەڕاوە وە دوجار بە دوای هێزێکا گەڕاوە کە ناوی خودایەتیە و ناوی ئەزدایە و ناوی یەزدانی پێ ئەڤ هێزە جەماوەری کونێزی 4 5 بەلکی زێدەتر ملیۆن لە ئۆروپا هەیە لێندە بەحسا دیاسپۆرات کرد دەرڤای سینۆری کوردستانی یەکەمین ڕێخستنێن سیاسیە کوردستانی ئێکۆ استراتیژیە سەرخەبوونا کوردستانی لە دارخستن لە دەرڤا بوون نەدەندرێ کوردستانی چێ بوون بەحسا خۆی بوونێ کرد لە حەمدون 1927 لە لبنانê hat damezrandin ji bo piştgiriya şoreşên Kurda û piştgiriya şoreşa Araratê jî kir. Diasporayê Kurd bi sê merhele dibûz bûye. Ev sê merheleyê zor girîng e bo me dirasê bikein xelekê bidozînەوە بۆ دیاسپۆرای کورد تەراجعی کردی. مرحلەی یەکەم لە هەفتاکانەوە کورد کۆچەکە بۆ ئەوروپا کە دوای ئەوروپا بنیایە بێتەوە کاکتۆر باسی کرد لە سەرەتای هەفتاکانەوە کوردێکی زۆر لە باشوور کۆچەکە بە مەبەستی سیاسی بۆ چاڵاکی سیاسی نەک بۆ خۆشگوزەرانی بۆ ژیانکردن لێرە. لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک کۆچەکە و لە باکووری کوردستانش خەڵک زۆر کۆچەکە بۆ ئەوروپا بە تایبەتی ئەوەی کە پێدەن دیاسپۆرا لە ئەوروپا. قۆناغی دووە یعنی قۆناغی یەکەم لە هەفتاکان دەست پێکە تا سەرەتای نەوەتەکان. سەرەتای نەوەتەکان قۆناغی دوم دەست پێکە تا ناوەڕاستی 2000ەکان.